سڵاو دەبێ مامۆساکە. سڵاو چاوان خان باشی باشم ماندوو نەبی ماندوو دیاری زانی کوماندی نابی کاکە بە تەکسیلام و هەولێرەیان گەڕاندینەوە پرسیاری زۆر محرزی لێکردین کاگەر سەلام بە حکومی ڕۆژنامە نووسەشی قوڵا و خۆی ئامادەکات لەوە پرۆسەیە کاکەویتە ناو مقابلە حسابی وەکا میوانەکەی چێ لە بەرەندی نام جارۆکی پرسیارەکە لێکاوەکۆی دوو بلۆچ لەسەر شانیدا نابێت تا دەینی خوارێ زۆر قورسە. ئێستا بەرنمەکەی تاکسی 1964 بەلاوە چۆن بوو بەگشتی هەنگاوەکی جوانە و ئیتر لەگەڵ هەڕۆی شتنەکە سەبر دەدیتەوە ناو مەسەلەی یادەوەری و پرسیاری جددی و مەجبوری تەکاوەی کە نەتگوتیە لەو بەرنامەی بیڵێش. ئێستا لەگەڵ عشق و مەشقا بینێتوانە بۆ سەر ڕیشە قابلی ڕدەینی خۆم دەمە بەرەو شتێک. ویستم پرسیاری ئەوە بکەم کارۆخی ئیبراهیم حەکیم تەمەنێکی کەم سەرڕدێنێکی سپی بۆ والله لەوانەیە لە عاقڵی بی یعنی نامەسەلەی سەر و سپی بەمەن باپیرم هەتا ئەمری خوای کرد لە تەمەنی 89 ساڵی پرسی وە کوتو ڕەش بوو بابیشم وەکو من پرسۆرس سەر و ڕدین و ئەوانەی سپینیا بەڵام ئەمە داپیرم شکریا هەزار ڕەحمەتی لێبی ئەویان سەری سپی بوو سوسو ئێستا من چوومەوە سەڕەجی مامەکەم و شکری باوڵێن شکری ڕەحمەتی و حتا بواری پلچشمات دۆ سەرەوە هەزار ڕەحمەتی لێبی هاتۆ سەرەوە ڕێ لەبەرەوەی باڵاشم بە بابم ناچی بە نادر هەمزەی باپیرمەچی هەرەوەیە. باشترین هاوڕێی ژیانی تۆ کێیە ناوی یەک کەسم پێ بڵێ زۆرن مەم خەناو ئەو قاڵبەی نابی ئەخ برادرمی سوعبەتیە بۆ نەیە من هێ مناشم برادری سوعبەتمە برادری تنگانەمە بژار پشت و پەنایە. باش ئەگەر بڵێم ژمارە 1 و 2 دانێ بۆ ئەوانەکە لۆ کەسیان دانانە هەردووچیان لەکرە من ڕقم یەک ناخسەیشمانی ئاشتیفانمانەیە مامۆستا یوسفمان هەیە زۆرن ئەوانەی کە لە دەوری بەری منە ئەمێن برادری عەدەدی کەمم هەیە کاوانی لێم نزیک خەڵک هەموو ئەناسم بەڵام عەدەدی کەمیان هەیە هەمووشیان لەکرە من ڕقم یەکن هەمووشیان لەکن ڕقم دەنە و جەبەکەی فخۆمم مەواقف دەوەردەبینیان دەگزار ڕقم یەکان دەگزار ڕقم دەیە. باسی تەلەباتی و پەیمانگات کرد ئێستا تۆ مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانی بەڵام ئەم ماوەیە محازەراتەکانی کەم بۆتەوە بەهۆی ئیشوکارەوەی نا لەبەری شکارەوە نیە لەبەرەوەی دۆخی عمومی دەوامکردن کەمتر بوویتەوە ڕەنگە و ئەرکەی بە من سپاردرابی کەمتر ببیتەوە ئەمنەو کاتانەی کە بەردەوام مەسەلەی مەسرەحمە بوو خزمەتێکی باشی پەیمانگە هونەر جوانم با بڵێن پەیمانگە هونەر جوانەکانی هەولێرەم کردیا ئەوەش بە ئاراستەی ئەوەی کە ئەرچی خۆمم جێبەجێ کردیا وەک مخرجێک وەکو مامۆستایەکی هونەری بەڵام ئێستا کە دەستم دایتە ئەو پرۆژەیە ئێستا تەنها وەکو مامۆستایەکە توانم هاوکاریان بم بەڵام لە پشتەوە بەغێر مباشر کە ئێستەوە باسیەکەم ئەوەی کە جارە نەمەتوانی بیکەم ئێستاکەم وەکو دامی مادیە وەکو دەستگیرۆی کردنیانە وەکو هاوکاری کردنیانە وەکوی کە بەپێی توانە شوێن و مەکانی خۆم بەکاری نایکا یارمەتیان دەم بەڵام بەو مەرزەوەی کە ناومان نێنن لۆی بتوانن ئەوان بەردەوام بن لەسەر و پرۆسانە بەردەوامە بینەوە ئینشاڵڵا ئەوە جێ ئەوەی پڕکردیتەوە کە لێی دابڕینەوە. لە پەیمانگای هونەرە جوانەکان هۆڵێکتان نەبوو کە هۆڵی شانۆیی بێ خوێندکارەکان دڵیان پێخۆشە بڵێنەوە هۆڵێکی شانۆیە بەڵام لە کۆتاییە هەوڵێکە بوو و کورسی دابین کرا بۆ ناو قاعەکە لە کاتێکا کورسیەکان هی کورسی دانیشتنی ناو هۆڵ نەبوو حەفەلات بوو کە منە و کاتی تەلەفۆن لۆ کاک تاهیری کرد تاهیر عەبدوڵڵا گوتم کورسیمان پێویستە لۆ مەسرەحی جۆ کاسێکسی شەرفەدین لۆی ناردین و بە دیاریەوە و کورسانەی تر زۆر ئیستیفادە هەبوو وەکو ئەوەی کە لە خۆڵەت چەندە شوێنی دانیشتەکەی زۆری زعازە بەڵام ئەمە بیرمان لەوە کردەوە ئەو بوونەش هەر باشترە نەبوونەکەی. کۆتا پرسیارم بکەم لە کۆتا بەرهەمتان لە کاتی وێنەگرتن یەکێک لە کادرەکان و کارمەندەکانت کەوتە خوارەوە قازیشکار وابوو بەداخەوە کادرێک بوو کە لە ڕۆژەڵاتی کوردستانەوە هاتبوو بەداخەوە بە حکمی ئەومە لە شوێنێک ئیشمانەکرد لە ناوگەڕەکی عارەبان شوێنەکە سێفتی نەبوو چەند جارێک لەلایەن بەرپرسیەکانەوە و گافەر کاک ژوان ئاگادار کرانەوە کە نەچنە ناوەڕاستی سەقفەکان بەڵام ئەو بە حکمەوەی زۆر عەجوول بوو و زۆریش جددی بوو لە ئیشکردنەکەی خۆی بە جددی فەقیری تووشیەوە بوو بەڵام هەر بە تەنیاش بەجێمان نەهێشت. مامۆستا کارۆخ لەوە زیاتر ڕاد ناگرم بەزانم پەلەتە خەریکی کاری میوزیکی بەرهەمەکەی کۆتاییتی لە قۆناغی کۆتایی کاری میوزیشین پۆست پرۆدەکشن سەتا نۆهەتی تەواو بوو دێ کەماهی میوزیکە کاوانش پێویستیان بەمەودا و کاتێکی زۆر هەیە لەبەرەوەی زۆری
بحکمی زۆری کارەکە جیاوازە ئیشیان لەسەر مۆزیک و ستایلی جیاواز کردیەوە دەستەکانە خۆش بێ بە زووی بەرهەمەکە تەبینی ئینشاءڵڵا لە بە زووترین کات.